ئەڵێم کوڕم جگەرەکە تەرکالە بەخوا کاک تۆژیان جگەرەکە مێسە گۆڕیەوە بە نێرگەلە ئینشاءالله ئەوی چاکەم ئەم شتە کارەباییە هەیە ئەوەی کە دووکەڵەکە ئەوتم کوڕم تۆ سوێنی خواردووە دووکەڵ بخۆیت ئێ بوازی لێ ناهێنی بەخوا مامۆستا دنیاکە ئەو ناڕەحەتە ئەو نەخەم و خەفە زۆرە بەخوا دووکەڵ بەبانەکەین دڵمانە تەقی مەشمانەوە سێ ئەمەیە لە بەریتانیا ئەمڕۆ 3 ملیۆن لەوانە کێشەی دەرونیان هەیە 2 ملیۆنیان لەسەر حەپی دەرونین ساڵانە 1 ملیۆن ئینسان خۆی انتحارەکات لەم هەموو عەسرەیە لەم تەکنۆلۆژیایە لەم مرتاحەیە خەڵک بۆ خۆی ئەکوژێ لەبەرەوەی کە ئینسان مرتاح نییە لەبەرەوەی کە خەم و خەفەتەکان زۆرن بەرگەی ناگرێ کابرا نازانێت چی بکە پێشتر 8 پۆینت ئەونەی ئینسانەکان بە تەنیا ئەژیان ئێستا 10 پۆینت ئەونەی ئینسان مناڵ و گەنج و پیر بە تەنیا ئەژی ئینسانیش مەخلووقێکە حەزی لە تێکەڵیە حەزی لە ناو خەڵکە حەزی لە قەڵەباڵغیە ئەگەر کەسێک نەبێت دڵی باتەوە ئەونەی تر دڵێتە قێ ئەونەی تر غەمەکە لە دڵیا ئەمێنێتەوە بۆیە پێویستی بە هاودەنگە ئینسانەکان پێویستی بە خێزانە پێویستی بە مناڵە پێویستی بە دەوروبەرەکەیەتی ئەگەر وانە بێت لی ئەقەومێ ئەگەر ئەمانەی هیچ دەست نەکەوت ئیخوایەکی نییە لە ئاسمان جوابی باتەوە بڵێ